خۆشتر دەوێت چونکە وڵاتە دڵمایە وەکو دایک لە دڵمایە ئەگەر بەردێ لەو بنارە دابتاشنێ ئازارێک ئەو نەبنایە وەکو دایک لە دڵمایە تا دێ خاکم خۆشتر دەوێت چونکە وڵات لە دڵمایە وەکو دایک لە دڵمایە ئەگەر بەردێ لەو بنارە دابتاشێ ئازارێکە و لە بنایە خاکم خۆشتر دەوێت چونکە وڵاتە دڵمایە وەکو دایک لە دڵمایە ئەگەر بەردێ لەو بنارە دابتاشنێ ئازارێکە و لە بنایە وەکو دایک لە دڵمایە ئاخ ئێمە چ پاڵەوانێکی بێشمشێر بووین چ نووسەرێکی بێ قەڵەم و چ مێژوێکی بێزمان ئاخ ئێمە چ شاهیدێکی نابینا و چ بگۆیەکی بێدەنگ و چ ڕووبارێکی بێڕەوت و چ بزاوکێکی وەستاو ئەوە زوڕەی نیشتیمان بوو هەڵە پرۆزە یان زایڵەی ڕۆحی ئێمە یا خوهاواری کوردستان لە سوێرایی عەشق و خەمان من بەسێراو بەم خاکەوە نیشتیمان جەناهێڵم نیشتیمانە بێ باوکەکەم ئەی تۆ بۆچی بەجێ تێشتوم لە سوێرایی عەشق و خەمان من بەسراوم بەم خاکەوە نیشتیمانم جێناهێڵم نیشتیمانە بێ باوکەکەم ئەی تۆ بۆچی بەجێ تێشتوم کەی دێیتەوە ناخی وێرانەی بێدایک هۆدایە گیان بەستەم هاوار ڕازم هاوار شعرم سەدای بێسەوە شەپۆلێکی خنکاو بم بە قوڵایی و کەنارمەوە سەفەر بریێنی باسێ بێ بڕژێتە نێوازارمەوە کە شەپۆلێکی خنکاو بم بە قوڵایی و کەنارمەوە سەفەر بریێنی باسێ بێ
برژێتەنێ وازارمەوە ئیتروەها بەبێ سەوڵ بەلامی نارامی من قەدەر دێنێ تەنێ و گەروی شەپۆلیت و ڕەوهارمەوە سەیاوێم بۆ بێنن و هەوایم غەریبیە دەمخنچێنێ کە چوونەوە بڕبات چاوێ سەوزای خاکم بۆ بێنن وا دیواری ئەم غوربەتە خەریکە چاوم دەردێنێ کە چوونەوە هێندەی دەمێ ماچیکانیم لێتانەوێ چنارێکی ئەوقات بەڵام بۆ بخوازم با تەنهایی نەمخاوێنێ نەمخاوێنێ شعرێ ئەم نووسێتەوە ئاژەی دێ لە پیری و کرچەی دێ لە فراق پێچێ و خەڵکار ئێستا بەدەم سەماوە نووسبن هەرێستاش بەدەم وەنەوسەوە وەک چای نیشتیمان باری بن باری بن گوڵێ خواکەی گوڵێ چ زوو لە باخانێم نەمابوو ئەرێ گوڵێ خواکەی گوڵێ چ زوو لە باخانێم نەمابوو ئەرێ گوڵێ گوڵێ جوانێ جەلادانێ مایان گرتووە چوار گۆشەکەی مەیدانێ هەی گوڵێ خواکەی گوڵێ دادکا گوڵێ چ زوو لە باخانێم نەمابوو زەڕەیەک ئەحزانی خۆم نادەم بە گشت خەمی دنیا ڕۆح
دەبێتە بەهار و هاوین دەگری بە چوار دەوریا ڕێک خاکی وەطن نادەم بە قەسری قەیسەری جۆگەلەوکانی وەکو کەوسەر هەوای وەک جەننەتە سەرڕەیەک خاچی وەتەن نادەم بە قەسری قەیسەری جۆگەلەوکانی وەکو کەوسەر هەوای وەک جەننەتە ڕێیا خاکی وەطن نادەم بە قەسری قەیسەری ڕێیا خاکی وەطن نادەم بە قەسری قەیسەری جۆگەلەوکانی وەکو کەوسەر هەوای وەک جەننەتە